تركيز الخطر تطوى بقى شخصك وغلط نكي ئێمە لە ساڵی 2013 بۆ چواردە بە چڕی و بە تەواوەتی ئەم یاریگایەمان زیندوو کردەوە بۆ خزمەتکردنی منداڵانی گەڕەکەکەمان و چوادەوری کەوا لێرانەی ئێمە ڕۆژی 2 بۆ 3 کاتژمێر ڕاهێنان و مەشق ئەنجام دەین و بۆچی یاریگای خۆڵمان هەڵبژاردە و هۆکارەکەی ئەوەتانی ئێمە نەبوونی یاریگا بۆتە ڕێگرکەوە ئێمە بین یاریگایەکی خۆڵ هەڵبژێرین و لێرەدا مەشقەکان و ڕاهێنانەکانمان ئەنجام بدەین. سوودی ئەم ڕاهێنان و فێرگە دانانەی ئێمە ئەوەتانێ یاریزان بە شێوەیەکی ئاسان ئەتوانێت لێرەدا فێری تۆپلێدان و تۆپکردن بێت هەموو شتە سەرەتایەکانی تۆپی پێ فێر ببێت بۆ ئەوەی بێتە پاشخانێک کە بانی چووە ناو یاریگایەوە لە تیپەمیلیەکان یاری کرد زۆر شت بزانێ و ئاسانکار بێت بۆی کەوا بتوانێت لەگەڵ برادەرەکانیان بگونجێت لە ناو یاریگادا لەگەڵ تیپەمیلیەکاندا. ئێمە زۆر سپاسی مامۆستا محەممەد دەکەین کە زۆر باشە لەگەڵمان و بە دڵسۆزی و هاوکارمان دەبێت ئەگەر بێت و ڕاهێنانێک بە هەڵە بکەین یاخود نەزانین ئەو ناهێڵێت بەسەرماندا تێپەڕێت تاوکو و خۆمان فێر نەکەین بۆ ئەوەی بتوانین ڕکابەرایەتی فێرگەکانی تر بکەین و بەسەریاندا سەر بکەین.